سڵاوتان لەبێ ئازیزان قوتابیان و خوێندکارانی خۆشەویستی پۆلی 12 بە پێویستم زانی ڤیددیوەکتان بۆ بکەم کە بە شێوەیەکی ئەکادمی پێتان بڵێم چۆن خشتەی خوێندن یانیش جەدوەلی خوێندنتان دائنێن لە ماوەی چل ڕۆژەکەیە تکایە بینێرن بۆ زۆرترین هاوڕێتان بۆی بە هەڵەیانە چن بۆ ئەوەی هەر لە خۆیانەوە جەدوەلدانێن یان کۆمەڵە جەدوەلی عام هەیە بەکارێنن کە زۆر غەڵەتە بەڕای ئێمە بۆیست لە سەرچاوی ئەکادمی و زانستیەوە بتوانن جەدوەلێکی ڕێکپێک بۆ خۆیان دابنێن. دووبارە ئەم کاتتان باش هیوادارم باش و سەلامت بن ئینشاڵڵا خۆی گەورە قوت و تااقەتتان باتێ بۆ ئەم ماوەیە بە باشی بخوێنن. پێویستە خۆت خشتە دابنێ ینی چی یەکەم شت کە ئەمەوێ باسی کەم بە کورت و پوختی زۆر هەڵەیە جەدوەلێکی عام زۆر هەڵەیە بەداخەوە هەندێک مامۆستا ئێستا مەسەرەن پسپۆریان جیاوازە دەروونزانی نین پسپۆریان لە پلاندانانانیە کە چی دێن کۆمەڵە جەدوەلدانێن بۆ تەلەبە کە بەداخەوە وەکو ئەوە ساوی بۆکەن ئەمە چۆن وەکو ڕۆبۆتێک وەکو جۆرە ڕۆبۆتێک کە بەس بخوێنەوە و پشوێکی کەم و خوێندن ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە بۆیە نابێت جەدوەلی عام بەکاربێنین تەنانەت بن لەگەڵ ئەوە نیم کە جەدوەلی ئەوایلەکانی ساڵی پاریش بەکاربێنی ئەمەش هەڵەیە چونکە بارودۆخ و ژینگەی تاک دەور دەبینێت بەڕێزان زۆر هەڵەیە تۆ جەدوەلێکی عام بێنی گشتگیریکەی بەسەر خۆتە چکە ناتوانانی جێبەجێکی کە نتوانین جێبەجێکی ئەوە ئەبێتە هۆی ناومێدی و بێزاری و ماندوو بوون ئەمە شەبێتەوەی ئەوەی هەرڕقت لە خوێندن بێ و تەنانەت ئحساسێک لا دروسە بێت کە لەوانەیە نزیک بێ لە سووتانی دەرونیەوە سایکۆلۆژیکال بەرناوت ئەوی شەوەیە کە بێزار ئەبی ببینینی کتێب و خوێندن بۆیە تکایە خشتەی خوێندنت بە پێی ئەم سێ چوار بنەما ئەساسیە ئەکادیمیانە بێت کە من ئێستا لە خزمەتی ئێوەیە عەرزیەکەم. خاڵی یەکەم کە گرنگترین دەورە بینێ لەم بابەتەیە لە دانانی جەدوەل و خشتەی خوێندن ئامانجە ینی تۆی ئازیز ئامانجی چێ لە پۆلی 12 ئەخر معقول نییە کەسێک ئامانجی مەسەلەن هەند ئەندازیاری بێ هەم 12 ساعت بخوێنێ کەسێک ئامانجی ئەو بێ بچێتە مەسەلەن بەشی کوشت و کاڵ هەر 12 ساعت بخوێنێ ئەمە هەڵەیە بەڵکوم تۆ ئامانجەکەت ڕوون و ئاشکرا بکە تۆ چیت ئەوێ بزەبت ئایا ئەو نمرەی تۆ ئەتەوێ حسابی 5 نمرە زیاتر کە ئەو بەشەی کە ئەتەوێت 5 نمرە زیاتر مەسەلەن کلینیکال سایکۆلۆجی مەسەلەن 1970 و 1970 و ئەوانەی ئەوێ تۆ حسابی 92 بکە بە گوێرەی ئامانجەکەت پلاندا بنێ ئەزیزم ئەگەر تۆ مەسەلەن بەشی دەروونزانی زانکۆی ئاداب مەسەلەن ئاداب دەروونزانی سەلاحەدین تەوێت کە دەوروبەری 75 ئەوانەیە تۆ حسابی 80 بکە کەواتە خوێندنەکەت فەرقە و کەمترە لە کەسێک کە مەسەلەن ئەندازیاری تەلارسازیەوێت کە 96 و 97 بۆیە ڕجاتان لێکم یەکەم هەنگاو ئامانجەکەت بێنە پێشچای خۆت پاڵنەرەکانت بزانن چین بزان ئەو ئامانجەی تۆ 4 بۆ 5 دەرەجە بەرزتر دابنێ لە مشک خۆتان نەزانن لە کوردستانە عادەتەن نمرەکان یاریەکەن هەندێک ساڵ بەرزن هەندێک ساڵ نزمن ئەبێ حسابی خۆتکەی بۆیە تکایە تۆ فەرقی لەوەی کە ساڵی پار مەسەلە 99 هێناوە ئەو خۆی ئامانجی تۆبعان بۆ تاوە دەستی خۆش بێ لەوانێت تۆ ئامانجێکی ترت هەبێ ویستێکی ترت هەبێ حەزێکی ترت هەبێ بۆیە بە گوێرەی ئامانجەکەت پلان دابنێ و بەرنامە دابنێ و بیر لە مۆزوعی جەدوەل بکەرەوە باشە ئەگەر بینە طبعا زۆرترینی پێشەوی چمەسە خاڵی دووەم زۆرترینی ئەوەی کە تۆ سعیدیا بکەی ئەگەر ڕۆژانە سعید کرد بێگومان ئەگە کەسێک ئامانجی 98 ئەوانە بێ بێگومان ڕۆژانە لەگەڵ مامۆستایە ڕۆشتووە بۆیە ئێستا لە مراجعە ئەو پەڕی هەر پێویستی زۆر 8 ساعت زۆر زیاتر لە 9 ساعت زیاتر خوێندن هەڵەیە چونکە لە ماوەی 40 ڕۆژ بە بەردەوامی 9 ساعت لەسەر یەکشت تووشی گرفتی دەرونی و جەستەییشت دەکات تەنانەت تووشی گرفتی پەروەردەیش دەکات بۆیە تکایە لە 9 ساعت زیاتر ئەگەر جەدوەلەکەت زۆر پوخت و ڕێکوپێک بێ لە 9 ساعت زیاتر بەڕای من هەڵەیە خوێندن باشە ئەویش طبعا ئێستا باسی یەکەم تایبەتمەندی خۆیە خاڵی دووەم دانانی جەدوەل پەیوەندی بە تواناکانتەوە هەیە معقول نییە تۆ بە حیاتی عمرت نەتوانیوە 5 ساعت بەسەرێکەوە سعی بکەی لە شەو ڕۆژەکە بەڵام ئێستا بۆ جەدوەلی 40 ڕۆژەکە 8 ساعتی داناوە بۆ خوێندن بە گوێرەی فلانە مامۆستا جەدوەلی داناوە ئەمە هەڵەیە چاوەکەم تۆ من هەمیشە لە خولی قوتابی سەرکەوتوو لە کۆشش شەهر ئەمە وتووە وتومە تۆ ئێستا حالیان هیچ زەختێک لەسەر نەبێت بە ئیسراحەتی خۆت بە هەوەسی خۆت لە ڕۆژەکە چەند ساعت دەتوانی سعی بکەی تەلەبەکە وتوێتی مامۆستا مەسەلەن 3 ساعت ئافرم دەستخۆش ئەم هەفتەیە 3 ساعت بخوێنە وردە نیو ساعتی بخەرە سەر دەی دوای 2 هەفتە بیکە بە 4 ساعت دوای 3 هەفتە بیکە بە 4 ساعت و نیو یعنی ئەبێت تۆ بزانی تواناکانت چەندێکە نابێ هەرگیز مێشکی ئینسان لە پڕێک نابێ بە کوڕێک ها شتێکی کوردەواری هەیە لە پڕێک بوون بە کوڕێک غەڵەتە ئەزیزم چکە هەفتەیەک بەردەوامە بی ناشگاتە هەفتەیەک بێزارە بی و بێتاقەتە بیت و فڕێدەیت و ڕقل لەیەکەوێ اینجا بەڕای ئێمە مستەواکە وردە بەرز ببێتەوە نەک یەکسەر بگەیتە 10 ساعت چکە بەردی گەورە نیشانەی نەهاویشتنیەتی
بۆیە بیر بکەرەوە تو ئەگەر زەختت لەسەر نەبێ ڕۆژەکەت خۆش بێت جەوت هەبێ لە ڕۆژە ڕۆژەکە چەند سعات ئەتوانی بە بەردەوامی بخوێنی مەسەلەن 5 سعات ئافرم هەفتەی یەکەم دوای ئەوە بیکە بە 5 سعات و نیو دوای وردەوردە بیکە بە 6 سعات یعنی هەنگاو بە هەنگاو بڕۆ بە گوێری تواناکانت بۆ ئەوەی هیوا هەیە جەدوەلێکدانێ یەک ڕۆژپەی تەطبیق ناکرێت ئیتر تووشی ناومێدی و قەلەقی و بێزاریە بێ ئەڵێ من پێم ناخوێنرێ تەواو نیەتە هێنێ بۆ ساڵی داهاتوو ئەمە خەلەلی گەورەی لەکەوێتەوە بۆیەت کە توانەکانت لە بەرچاو بگرێت اینجا دەستکە بە خوێندن. خاڵی سێیەم بریتە لە بەگوێرەی ئاستی بەرزونزمی نمرەکانت لە وەرزی یەکەم و دووەم جەدوەلدا بنێ ئەزیزم یعنی مەسەلەن معقول نییە تۆ لە بیرکاری زۆر باشی تەلەبەیەک باش نییە هەردووکتان بەیەکەوە 10 ڕۆژتان داناوە بۆ بیرکاری ئەمە غەڵەتە ئەو تەلەبەی لە بیرکاری زۆر باشە مەسەلەن 7 ڕۆژ 6 ڕۆژی بۆ دابنێ بەڵام لە فیزیا وەزعت باش نییە هەستەکەی بۆیە تۆزە زیاتری بۆ دابنێ لە زیندەوەرزانی زۆر باشی بەڵام هەستەکەی لە ئینگلیزی گرفتت هەیە یان بە پێچەوانەوە یان مەسەلەن لە عەربی زۆر باشی لە کوردی لاوازی ئێمە معقول نییە عەربی کوردی هەردووکیان 4 ڕۆژی بۆ دابنێ یان مەسەلەن فیزیا زۆر باشی بەڵام کیمیا گرفتت هەیە بڵێ وڵا هەر یەکە و مەسەلەن 7 ڕۆژی بۆ دانێ بۆیە تکایە ئەم جەدوەلە سەقەتە واز لێ بێنن وەرن بزانن ئاستان چۆنە لە چ وانەیەک باشن لە چ وانەیەک باش نین ئەوانەی کە باشن کاتی کەمتری بۆ دابنێ ئەوانەی کە باش نین کاتی زیاتری بۆ دابنێ تەنانەت لەناو ئەوەشا ئەبێت تۆ جەدوەلەکەت بە گوێرەی وەرزەکان بێ ئایا وەرزی یەکەمت باشتری یان وەرزی دووەم ئەگەر وەرزی یەکەم باشتری کەواتە بۆ بابەتەکانی وەرزی یەکەم کاتی کەمتر دابنێ بۆ بابەتەکانی وەرزی دووەم کاتی زیاتر دابنێ کەواتە تەنانەت مەسەلەن ئەو 7 ڕۆژەی دادنەوە بۆ ئەحیا مەسەلەن لە وەرزی یەکەمە باشتری مەسەلەن دەرەجە 95 یان لە سەر و 90ەکانە کەواتە کاتی کەمتر پێویستەکە تۆ مراجعە بکەیتەوە وەک لە وەرزی دووەم چونکە زووتر و باشتر دێتەوەیاتت دیارە باشتر خوێندوتە بۆیە تکایە ئاگادار بن بە گوێرەی بەرزونزمی نمرەکانت لە قوتابخانە و زائیدەن وەرزی یەکەم و دووەم جەدوەلدا بنێن نەک مەسەلەن برادەرەکەم 2 هەفتەی داناوە بۆ ئەحیا وڵی ئەحیا زۆری دەوێت ئەمریش 2 هەفتەی دادنێم یان مێژوو 5 ڕۆژی داناوە وڵام منیش بە 5 ڕۆژ تاوەکەم نەخێت بە گوێرەی مستەوا و ئاستی خودی خۆت شخصی خۆت پەیوەندی بە بارودۆخی خۆتەوە هەیە کۆمەڵە تێبینی گشتی تەبعاً خاڵی یەکەم ڕخستنەوەی شێوازی ژیانت تکایە لە ئێستەوە دەست پێ بکە ئەگەر دەست پێ نەکردووە خەوت ڕێک بخە دوای سعات 5 ئێوارە چاو قاو نیسکافە و جەماعەتی کافاینەکان مەخۆ میوە زۆر مەخۆ شێوازی ژیانت زۆر گرنگە بەڕێزان تەنانەت ئێمە لە دەنوزانی لە قێکمانەیە بە ناوی دەنوزانی فسیۆلۆجیکال سایکۆلۆجی کاریگەری ڕاستەوخۆ ناڕاستەوخۆیان بەسەر یەکترەوە هەیە بۆیە شێوازی ژیانت واکە کە دەروونێکی ئارام و جستەیەکی بەهێزت هەبێ بۆ خوێندن خاڵی دووەم خواردنی تەندروست کەم و بەردەوام بە بەردەوامی خواردن بخۆ بەڵام کەم نەک نیوەڕۆدابنیشی دوو دەوری برنج و فاسۆلیا بخۆی ئەمە گرفتت بۆ دروستەکات و ئەبێتە هۆی ئەوەی کە جسمت خاو بێتەوە مێشکت خاو بێتەوە تااقەتی خوێندنت نەبێت خاڵی سێیەم شتێکم بیرچوو تکایە نیوەڕوان بخەوە اینجا نان بخۆ ئەمەم تێبینێم زۆر وتۆ خاڵی زێم بیرکردنەوەی ئەرێنی هەمیشە ئەرێنی بە هەمیشە بڵێ باشترین شت چیە بیکەم باشترین شت چیە بیڵێم چۆن پەرە بەتوانەکانم بم تەواو ئەو ئامانجەم هەیە چۆن بەدەستی بێنم ڤیددیوەیەکی تایبەتم هەیە لەسەر ئەم بابەتە ئەتوانن بینەر و بیسەری بن هەر لە یوتیوب کەناڵی یوتیوبەکەی خۆمە بۆیە تکایە ئەرێنی بن هەرگیز نێڵن بیرکردنەوەی نێرێنی ئەو کرمە پیسە بچووکانە مشکتان بخۆن و وێرانتان بکەن چونکە کاریگەری زۆری هەیە لەسەرتان خاڵی چوارەم بۆ سیستەمی خوێندن بۆم ڕاجع پێداچوونەوە پێویستە 50 دەبێ واتە 50 خولەک پێداچوونەوە بکە اینجا دوای ئەوە 10 خولەک ڕێست وەرگرە تکایە ڕێستەکە ئەبێ مەسەلەن جوڵەی تیابێ خواردنی تیابێ شتێکی سوک بخۆ میوەیەک بخۆ شەربەتێک پیاسەیەک بکە بڕۆ دەرەوە بۆی جوێک بگۆڕی و ئاگدار بکە زۆر گرنگە هەموو ئەو 50 خولەکە 3-4 خولەکی کۆتایی یەک مراجعی عامی دەرزەکە بکەرەوە ینی ئەوەندەی کە خوێندوتە و نابێت لە 3 جار زیاتر ئەمە بەردەوام بێ ینی 50 نابێ بیکەی بە 4 ئەبێ ڕستێکی بەلایانی کەم ساعتی وەربگری خاڵی پێنجەم خۆت تاقیب کەرەوە پێش ئەوەی کە بچێت تاقیکردنەوە ینی مەسەلەن ئێستا من کە خۆم ئەخوێنم مەسەلەن جەماعەتی گشتاڵتە خوێنم باشە تیۆرەکانی تیۆرە پەروەردەیەکانی فێربوون لە ڕوانگەی قوتابخانەی گشتاڵتەوە یەکسەر چیەکەم مەسەلەن کۆهلەر مەسەلەن شتێکی کردووە تاقیکردنەوەیکی کردووە باشە ئەو تاقیکردنەوەی ئەخوێنم دوای ئەوەی کە ئەوم خوێن یەک ینی 2-3 خولەک دەفتەرەکە داخەم
اینجا بیری خۆم یەخەمەوە ئەمە تاقیکردنەوەیەکی شەفەیە دوای ئەوە کە بەشەکەت تەواو کرد مەسەلەن مەلزەمەکە تەواو کرد کتێ ئەو لەقەت تەواو کرد یان مەسەلەن ئەو کەرتە تەواو کرد یەک تاقیکردنەوەی ئەو کەرتە بە کاملی لە خۆت بکە کە بەشەکەت تەواو کرد یەک تاقیکردنەوەی بەشەکە لە کاملی خۆت بکە لەکوێ نەقست هەبوو بڵێ تەواو خێری تایە کەواتە زانیم ئەم پرسیارە ئەگەر بەهاتێتەوە لە بەکەلۆری نەمەزانی یاڵاوەرە بە حەلی بکەمەوە ئەمە بیرکردنەوەی ئەرێنیە خاڵی شەشەم و کۆتایی بریتە لە پشووی هەفتانە بەڕێزان بیرتان نەچێت بەلایانی کەم هەفتەی جارێک تۆ پێویست بە پارکێژی گەورە هەیە بە گەڕانێک بە مەطعمەیە بە کافتریایەک طبعاً کاتێکی زۆر نابێت بگژی هەر ئەو پەڕی ساعاتێک 2 ساعت ئەو پەڕی 3 ساعت پیاسێگەکەیت و دەیتەوە هیوادارم لە شتاق و تەندروست بن بێگومان بەرز و نزمیتایە ئەم پرۆسەیە بێگومان هەندێک جار هەست بە بێزاری و بێتاقەتیەکەی بەڵام ئەمانە هاوکاریت ئەکەن ئەم خاڵ و تێبینیانە بۆی کەمتر هەست بە بێزاری بکەیت و سەرکەوتوتر بی هەرساغ و سەلامت بن هیوادارم لە شتاق و تەندروست بن بینێرن بۆ هاوڕەکانتان بۆ ئەوەی ئەوانیش بە هەڵەیانە چن تکایە ئەم بنەمایانە دابنێن بۆ جەدوەل دابنان و پێویستە ئەگەر پێویستی کرد مەسەلەن ئەگەر بارودۆخێکی تایبەتەیە ڕاوێژ بە کەسێکی پسپۆرکەی لە بوارەکە هەرساغ و سەلامت بن کاتێکی خۆش و تەندروست بن ئینشەڵا